أهلی بەهەشت خی گەر بە ئەهلی بەهەشتمان قبول کە لەگەڵ حۆرەکان و خێزانەکانی خۆیاندا لە بەهەشتان بۆ خۆیان لەگەڵ جوانترین و شۆخ و شەنگترین ئافرەتدان لەگەڵ باشترین و دڵسۆزترین ئافرەتا دەژین کە ئەو ئافرەتانە سەریان نائێشێنن خەفەتیان نادەنێ وەکو ئافرەتی دنیا نییە ئەوەی خەفەت بێ ئەوەی کێشە بێ ئەوەی مشکیلە بێ قەت لەو ئافرەتانە نایبینی بەس تەنها خۆشەویستیان نێبینی خۆشەویستی ڕاستەقینە ئەوە حۆرەکانی بەهەشتە جوانیەکەیان بێوێنەیە وێنەی نییە لە دنیادا هیچ کەسێک ناتوانێت وەصفی حۆرەکانی بەهەشت بکات مەگەر خی گەورە کە باسیانی کرۆ ئێمە تێدە بەرچاومان بەڵام ناتوانین بڕین ئاو هایە ئەمە ئەهلی بەهەشتە بۆ خۆیان لەگەڵ خێزانەکانی خۆیاندا دەخۆن و دەخەون بێ کێشە و بێ مشکیلە ژیانێکی خۆش دوور لە کێشە و مشکیلە بەڵام ئەهلی دۆزەخ پەنا بخوا لەگەڵ کێدا دەژین لەگەڵ ئاگرا دەژین لەگەڵ مار و دووپشکا دەژین لەگەڵ خواردنی دڕک و داڵ و لەگەڵ خواردنی زەقنەموت و زەقوما دەژین بۆیە ئەمڕۆ بڕیاری خۆت بدە زڵم مەکە لە نەفسی خۆت ژیانی دنیا و قیامەتی خۆت تاریک مەکە لەبەر خاتری ئەم ژیانە کە هیچ قیمەتێکی نییە لە کۆتاییدا دەڵێم ئەگە سەیری سوورەتی مؤمنون بکەی خی گەورە باسی دروستبوونی مرۆڤ دەکات مرۆڤ چۆن دروست بووە کە خی گەورە باسی دروستکردنی مرۆڤی کرد باسی ژیانی مرۆڤ ناکە دەفەرمێ ثم ئینەکم بعد ذلك لەمەیتون یەکسەر دوای دروستبوونی مرۆڤ باسی چی دەکا باسی مردن دەکا باسی ژیانی مرۆڤ ناکە کەواتە ئەم ژیانە هیچ قیمەتێکی نییە دروستە بی ئەمریت کەواتە ئاگادار بە ژیان قیمەتی نییە ئەم دوو ڕێگایە کە بە کورتی هەندێک خاڵم باس کرۆ من بۆیە ئەمڕۆ بڕیاری خۆت بدە بەهەشت دەوێ یا دۆزەخ بەهەشت دەوێ دەبێ عیبادەتی خوا بکەی حتا مردن دۆزەخت دەوێ پەنا بخوا خراپە و تاوان بکە تا مردن جا بزانە کێ دەیدۆڕێنێ